نزیکی 9 ساله بردرج بوی قضا لحیا نها نخوشخانه تنگاویان لوی قضایی نینه که نزیکی 130,000 کس لوی قضایی دیجینو بتنه چند بنگهن ساخلمی هنه لیوک نخوش دبیجن درمان و پیداویستین پزیشکی وک پیتوی نینه دەچێت خستەخانەی دەڵێ هەر وەرەقە دەدەینێ عیلاجی بکڕ لە دەرێ ئەمە عیلاجی لە دەرێ بکڕین ئادی بوو خستەخانەیە لێرە خستەخانەی قەزایە و بەردەڕەشە و نەحیە و دارەتی و هەموو گەلدایە و هەموو گوندەکان لێرە زۆرە باوکەی زۆرە بریندارەکتێت پرۆ ببەنە دۆک بریندارەکتێ ببەنە ئاکرێ ئەف پرۆژەیە نەخۆشخانەیە سەد تەختیە کو لە ساڵا 2013 چوویە وارێ جێبەجێکردنێ لێ دنەهادا ژێبەر کریزا دارایی پتری ساڵەکە بسەر دەمیوی بوریە و تانهۆ نەهاتیە تەمامکردن و بتنێ بناغە بۆ هاتیە دروستکردن و وەک خوامایە وڵاتیژی دبێژن بۆ هەر نەخۆشێکی تەنگاوی دەوێت بچینە ئاکرێ یان جێ پارێزگەها دهۆکێ دەبەری بەرداش دەبەرێکی گەورەیە پێویستی بە خزمەتگوزاری تەندروستی هەیە کە مستشفەیەکی 100 قەروێلەیی لە بەردەڕج دروست دەکرێت بەڵام بەهۆی ئەو قەیرانە داراییە تەواو نەبوویەوە خەڵکی بەردەڕشی زۆر پێویستی پێوە هیوادارم حکوومەتی هەرێم چاو بە و خەستەخانەیە بخەشێنێت بۆ زوو دروست بکرێت بۆ خەڵکەکەی کە خەڵکی ئەو دەبەرە استیفادەی لێ بکەن دقیقی گەلە زۆر لەسەرە ئەگەر بێ و تەواوی هەبی زۆر زیاتر یەکسەر دەمانە ئاکرێت دهۆک یان هەولێر یان نەخۆشتا دەچیتن لە ڕێ دەمریتن گەڕێ زۆر بۆ بگیرچوونە بابەتی مەسەرە قایمقامیە قەزا بەردەڕەش و ڕێڤەبەریە نەخۆشخانەیە بەردەڕەش کرد لێ قایمقام لە جهێکارێ خوا بەرهەو نەبوو ڕێڤەبەرە نەخۆشخانەیەژی بێک و خوا نیشامە بدەت ڕاگەهاند ئەو تازە دەست بکار بوویە و زانیاری لەسەر بابەتی نینە ئەگەر لە دوێ ئاخفتنە حکوومەتە هەرێما کوردستانێ با ئەڤە ساڵەکە ئەف پرۆژەیە هات بوو تەمامکردن لێوەک ئەو دەبێژن کریزا دارایی لە هەرێما کوردستانێ ڕێگر بووە لە هەمبەری تەمامکردنە ئەڤی پرۆژەی تایفگۆران NRT قەزا بەردەڕەش